شێرکۆبێکەس ئەو مرۆڤە بوو کە پێی نەبوو ڕەگی هەبوو، ڕەگێکی لە ئەحمەدی خانی چەقی بوو، یەکێکی لە بابەتایری هەمەدانی، یەکێکی لە مەلای زیری، یەکێکی لە مەولەوی لە بێسارانی، لە نالی لە سالم لە کوردی لە مەحوی لە باوشی ئەو فایق بێکەسەی کە توانی نەسرێکی وێڵباشێکی ڕەسەنی شیعر و ئەدەبیاتی کوردی مقاومەت و ڕەخنەگرتنی کوردی بە ڕێچکەیەکی ڕاستانەیە بگەێنێتە شێرکۆبێکەس. ئەوی شێرانە و مەردانە درێژی کردەوە بۆ کاکە هەڵۆی شێرکۆبێکەس کە بە شانازیەوە ئێمە وەکو پارێزگاری سلێمانی پشتیوانی ئەو نامانەیمان کردووە کە لە دۆخی کۆرۆنایە لە غوربەتەوە بۆ شێرکۆبێکەسی باوکی نووسیوە و بە ئینگلیزی و کوردی لە بەردەستی بەڕێز هەنایە و بڵاوە بێتەوە. چکە شێرکۆبێکەس تەنیا خۆی نییە، بەڵکو وەکوتم هەموو فەرهەنگی میلەتەکەی ئێمەیە کە لە وشەدانی ئەوانە ئەتوانە بڵێم هەزارەها وشەی تازەی هێناوەتەکایەوە. بەڕاستی شێرکۆ نەمرە وەکو شاخ، وەکو خۆر، وەک گوڵەباخ. فایق بێکەس ئەختەری خۆر بوو، شێرکۆ بوو بە تریفە. ئومێد دەکەم شەبەنگەکانی کاکە هەڵۆش بەردەوام بێ، ئومێد دەکەم دیدی ئینسانیانەی ئێمە بەردەوام بێ، ئومێد دەکەم ئەو خواستانەی شێرکۆبێکەس هەی بوو بۆ کورد، بۆ مرۆڤایەتی بێنەجێ بۆی ئاشتی و ئارامی و سەقامگیری و ئازادی و ئاوەدانی و دادپەروەری جێبەستەمکاری و بە گەندەڵی و بە ساختەکاری و بە نەبوونی و بە تیرۆر و بە دەرد و داکان لێژ بکەن.